بخير بن بو أهلا وسهلا بكم. شهيدي نشتمانو بستمين فاليادي شهيد كردني آية الله العظمى محمد باقر الحكيم قدس سره بناوي قلي كردستان و سلاو دنيرين بو روحي باكي شهيدي محرابو همو شهيداني آزادي عراق لقل ياد كردنوي شهيدي محراب سيد باقر محمد حكيم همو بیرەوەرەکانی هاوخەباتی و تێکۆشانی پێکەوە دژی چەوسانەوە و دیکتاتۆری لای هەموومان زیندوو دەبنەوە. سەید محەممەد باقر الحەکیم خاوەنی ڕێزێکی زۆرە لای بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان، چونکە ئەو وەک یەکێک لە دامەزرێنە سەرێکێکانی بزوتنەوەی مقاومەی ئیسلامی لە عێراق بە درێژی ساڵانی خەباتی باوەری بە کۆکردنەوەی هەموو هێزەکان هەبوو. لە کۆنگرەی سەرخستنی گەلی عێراق لە تاران لە ساڵی 1986 لەگەڵ باوکم ئیدریس بارزانی هاوخەباتی کورد و شیعە و لایەنەکانی تر و هەموو پێکهاتەکانی عێراقی بەهێز کرد. پەیوەندی بەهێزی سەید محەممەد باقر الحەکیم لەگەڵ سەرۆک مەسعود بارزانی و سەرۆک مام جەلال گەلی عێراقی دڵخۆش دەکرد و بە یەکێتی ئۆپۆزیسیۆنی عێراقی و بووە هۆی ئەوەی کۆمەڵگای نێودەوڵەتی پشتیوانی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی بکات دژی دیکتاتۆریەت. ئەو پەیوەندیە بەهێزەی نێوان لایەنەکان وای کرد ئۆپۆزیسیۆنی عێراقی لە کۆنگرەی لەندەن لە ساڵی 2002 و هەروەها کۆنگرەی سەلاحەددین لە شوباتی 2003 گوتار و بەرنامەی یەکگرتووی بۆ قۆناغی دوای دیکتاتۆریەت دابنێت لەسەر بنچینەی مسۆگەرکردنی مافی هەموو پێکهاتەکان و بەڕێوەبردنی عێراق بە سیستەمی فدرالی. شەهیدی محراب و مجاهدی گەورەی عێراق سەید محەممەد باقر حەکیم یەکێک بوو لە زانایانی عێراق لە بواری شەریعەت و فەلسەفە و ئابووریدا. لەبەر ئەوەش خاوەن بیرێکی کراوە بوو بەسەر هەموو نەتەوە و مەزاهبەکاندا. زانایانی سەرکردەکان هەمیشە وا دەکات کە لە درێژایی کە لە دژایەتی نەتەوەیی و مەزهەبی دوور بکەونەوە و پردەکانی پەیوەندی و پێکەوە ژیان بەهێز بکەن. پەیوەندی ڕابەری شۆڕشی کوردستان مستەفا بارزانی لەگەڵ مەرجەعیەتی نەجەف وای کرد ئیمام سەید محسن الحەکیم بە تەواوی پشتیوانی لە گەلی چەوساوەی کورد بکات و ساڵی 1965 فتوا دەربکات و بۆ حرامکردنی شەڕی پێشمەرگە و کورد. هەروەها شەهیدی گەورەی عێراق آية الله العظمى محمد باقر صدر ساڵی 1974 هەمان فتوای حرام کردنی شەڕی کوردی بەڕوونی دووبارە کردەوە. بە هەمان شێوە آية الله العظمى سەید عەلی سیستانی خوا تەمەنی درێژ بکات پشتیوانی لە دەستوری عێراق کرد، چونکە مافی دایە هەموو پێکهاتەکانی عێراق. لە دەستوری عێراقدا پێکەوە ژیانی هەموو عێراقیەکان لەسەر بنەمای تەوافق لە نێوان پێکهاتە عێراقیەکاندا بە شێوەیەکی فدرالی پەسەند کرا. ئامادەبوانی بەڕێز لە ئەنجامی دروستبوونی متمانە و خەباتی هاوبەشی هەموو لایەنەکان بۆ ڕزگاربوون لە دیکتاتۆریەت و چەوسانەوە خۆشەویستی لە نێوان هەموو نەتەوە و پێکهاتەکانی عێراق دروست بوو. بەهۆی ئەو پێکەوە کارکردنەش دەستورێکمان پێکەوە نووسی کە یەکگرتووی لە نێوان هەموو پێکهاتەکانی عێراقدا دروست دەکات لەسەر بنچینەی دابینکردنی مافی هەموو پێکهاتەکان بە یەکسانی. ئەم دەستورە گرێبەستێکی سیاسی و کۆمەڵایەتی نێوان هەموو پێکهاتەکانی عێراقە. نابێ بەو شێوەی ئێستا پشتگوێ بخرێت، بەڵکو دەبێ بە تەواوی جێبەجێ بکرێت بۆ ئەوەی خەڵک خۆی
لە پرۆسەی سیاسی عێراق دوور نەبینێت. دەبێ مافی هەموو پێکهاتەکانی عێراق بە پێی دەستور دابین بکرێت و بە شێوەیەکی ڕاستەقینە و بەکردەوە سیستەمی بەڕێوەبردنی عێراق فدرالی بێت کە ئەمەش بنەمای سەرەکی دەستور و سیستەمی سیاسی و ئیداری عێراقە و گەلی عێراق لە گەورەترین ڕاپرسووی مێژووییدا دەنگی پێداوە. ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕوانگەی جێبەجێکردنی دەستورەوە هەروەها لەسەر بنەمای ڕێککەوتنی پێکهێنانی حکوومەتی فدرالی عێراق پشتیوانی خۆمان لە سەرۆک وەزیران بەڕێز محەممەد شیاع سوودانی دووبارە دەکەینەوە. هیوادارین لە ماوەیەکی نزیکدا بەندەکانی ڕێککەوتنی پێکهێنانی حکوومەت جێبەجێ بکرێن. هەروەها پشتگیری لە بەڕێزیان دەکەین کە هەوڵ دەدات دەستهەڵاتی مەدەنی و ناوخۆی بگێرێتەوە بۆ هەموو پارێزگاکان. هەوڵ دەدات زەمینەی دانوستاندن و ڕێککەوتن و بۆ کێشە هەڵواسراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی دروست بکات. هەوڵ دەدات خزمەتگوزاریەکان دابین بکات. هەوڵ دەدات هاوسەنگی بگێڕێتەوە بۆ بەشداری هەموو پێکهاتەکانی عێراق لە هەموو دەستگاکانی دەوڵەت لەوانەشدا سوپای عێراق. بەڕێزان، بە پێویستمان زانی ئەمڕۆ بۆ بەشداری ئەم بۆنە تایبەتیە بین بۆ بەغدا. لە ڕاستیدا لای ئێمە بەغدا شارێکی خۆشەویستە کە لە بەغدای پایتەختی فدرالی عێراق مافی هەرێم و پارێزگاکان ڕەچاو بکرێت کە دەستگاکانی دەوڵەت ببنە ڕنگدانەوەیەکی ڕاستەقینەی سیستەمی فدرالی کە ماف و خزمەتگوزاریەکان بە ئاستێکی بەرز بۆ هەموو هاوڵاتیانی عێراق دابین بکرێت. بەغدا زۆر بەهێز دەبێت. ئەو کات بەغدا دەبێتە پارێزەری هەموو هەرێم و پارێزگاکانی عێراق. هەمومان پێکەوە دەتوانین بەهێز بین و بە تەواوی پێگەی عێراق بەهێز بکەینەوە. لە ناخۆشترین بارودۆخی عێراقدا هەموو عێراقیەکان شانازیان بە ئارامی و پێشکەوتنی هەرێمی کوردستانەوە دەکرد، چونکە هیوای گەڕانەوەی ئارامی و پێشکەوتن بوو بۆ هەموو وڵات وەک بەشێک لە عێراق. سەرۆک مەسعود بارزانی هەمیشە لە وتارەکانیدا سەبارەت بە ڕاپەرینی ساڵی 1991 شانازی بەوە کردووە کە سەدان هەزار سەربازی عێراقی لە سەردەمی ڕژێمی پێشوو بە سەلامەتی لە کوردستانەوە نێردنانەوە بۆ ماڵەکانیان. ئێمە ئێستا شانازیەکی دیکەشمان هەیە، ئەویش ئەوەیە کە لە دوای شەڕی داعش 2,800,000 ئاوارە لە شارە جیاوازەکان لە باکوور و ناوەڕاستی عێراقەوە هاتنە کوردستان، بەڵام تا گەڕانەوە و تا ئێستا یەک ڕووداوی ناخۆش و تند و تیژی ڕووی نەدا. ئەوە مایەی شانازیە و نیشانەی ئەوەیە کە ڕێز و خۆشەویستی لە نێوان خەڵکی عێراقدا هەیە، کەواتە زەمینەیەکی جێبەجێکردنی دەستور لە عێراقدا زۆر بەهێزە. خەڵک لایەنگیری نەهێشتنی کێشەکانن لە عێراق. ئامادەبوانی بەڕێز، هەروەک دەبینین ئێمە پێویستە لە کاتی ناخۆشیەکاندا پشتیوانی لە یەکتر بکەین. هەموو پێشکەوتنەکانیشمان بەرهەمی پێکەوە کارکردنمان بوون. لەبەر ئەوە ئێستا بۆ نەو کاتێکی زۆر گونجاوە کە هەر یەکەمان لای خۆیەوە بڕیار بدات و دەرفەتی گەڕانەوەی عێراق بۆ پێگەی بەهێز و شایانی خۆی لە ناوچەکەدا هەیە کە بە چارەسەرکردنی کێشەکان دەبێت ئەمەش زیاتر دەرگاکانی جەهان بەسەر عێراقدا دەکاتەوە. ناوچە و هەرێم و پارێزگاکانی عێراق، نەتەوە و ئاین و مەزهەبەکانی عێراق ناحەزی یەکتر نین و کار بکەن بە ئاستی پێکەوە ژیان و چارەسەرکردنی هەموو کێشەکان. نابێ ئێمە وەک ڕەکابەر سەیری یەکتر بکەین، ئێمە هەمومان تەواوکەری یەکترین. دەبێ بە ڕۆحی هاوبەشیەوە پێکەوە کار بکەین. ئەوە نیشانەی لاوازی نییە بۆ عێراق،
بەڵکو ئەمە فرەنەتەوەیی و فرە ئائینی و فرە مەزهەبیە مایەی بەهێزبوونی عێراقە. لە سیستمی دیموکراسی و مەدەنی و فدرالیدا هەموویان دەبنە تەواوکەر و پشتیوانی یەکتر. جیهانی ئەمڕۆ جیهانێکی فرەنەتەوە و فرە ئائینیە. هیچ وڵات و شارێک یەک ڕەنگ لە جیهاندا نەماوە. پێشکەوتنی ئێستای جیهانیش بەو هۆیەوە لە هەموو کات خێراترە. ئێستا جگە لە کورد و عەرەب و تورکمان و ئاشووری و کلدان و سریان و ئەرمەن خەڵکی زیاتر لە 40 نەتەوە لە هەرێمی کوردستاندا دەژین. هەموویان پێکەوە ئاوەدانی و فرە کلتوریان دروست کردووە. هەمووشیان پێکەوە بێکێشە و دڵخۆش لە هەرێمی کوردستاندان. ئەوە شانازیەکی گەورەیە بۆ هەموومان. بینیمان گەورەترین ڕژێمی دیکتاتۆری، تونترین سیستەمی ئەمنی و عسکەریاتی و ڕەتکردنەوەی فرەیی لە عێراق نەیتوانی بەردەوام بێت، چونکە عێراقیەکان دەیانەوێت بە ئاشتی و بە فرەڕەنگی خۆیانەوە دڵخۆش بن و پێکەوە بژین. ئەمەش ئامانجی شەهیدی محراب آية الله العظمى محمد باقر الحكيم قدس سره وهمو شهيداني آزادي عراق بوا. اما العراق خالي هاو بشيمان زورة ككومان دكاتوا بنماي هاو بش هيا بو بيك وجيانو يكتر قبول كردنو بيك وكار كردن. آرزوي راستقيني همو عراق يكان بيك وبونيكي يكسانا بۆیە دەبێ ئەو ئارەزوویەی عێراقیەکان بکرێتە کردار. لە کۆتاییشدا هەموومان شانازی بە ئاوەدانی و پێشکەوتنەوە دەکەین، نەک درێژکردنەوە و قوڵکردنەوەی ناکۆکی و کێشەکان. هیوادارم هەموو کێشەکان لە عێراقدا بە زوویی چارەسەر ببن و عێراقیەکان بە خزمەتگوزاری باشەوە بەخۆشی بژین. دووبارە سڵاو و درود بۆ گیانی خوالێ خۆش بوو شەهیدی نیشتیمان آية الله العظمى محمد باقر الحكيم قدس سره دەنێرین و زۆر سپاس بۆ ئەم دەعوەتە و زۆر سپاستان دەکەم.